Civata navendiyayekî bo cêbjêkirina ew projeyek û heştî vê mihê têbalafkirina ji bo çareserkirina pirzgirêkên navxwayînê yekîtî li jinehek pêkanî. Biryare di heftiya dahatî de seredana her du balên yekêtî balê piraniya Mekteba Siyasî balên navenda biryarê bike û gotobêjê bikin li ser çawaniya cêbjêkirina wî projeyê. ئەم پرۆژەیەکی هاوسەنگە و ئەگەر هەڤالان هەردوو لایەنی ڕازی و ناڕازی پابند من پێوە جێبەجێ بکەن ئەبێتە هۆی سەقامگیریەکی باش لە ناو حیزبەکە و کۆتایی بە و بارودۆخە دێ ئێمە لوجنەکەمان سەردانی جەنابیان ئەەکەین و سەردانی هەڤالانی تر ئەەکەین بۆ ئەوەی ئەگەر هەر کەم و کوڕیە هەبێ هەر تێبینیەکیان هەبێ هەرگلەیە هەبێ هەر بیر و بۆچوونێکی جیا هەبێ لە دەرەوەی پرۆژەکە بتوانین ئیسیفادەی لێ بکەین. لەسەر پرۆژێ civata navend her çende her du balên yekêtî pêşwaziyê jê dikin bilê nêrînên cuda hene. Endamekî Mekteba Siyasî yekêtî dibêje ve cêbjêkirina ew projeyê piştgek ji pirzgirêkên navxwayînê yekêtî tên çareserkirin û pêtiviye hemû kar ji bo cêbjêkirinê bikin. بەگشتیا و پرۆژەیەکە لە چوارچێوەی پەیڕە و پرۆگرامی ناوەخۆی یەکێتی دەرنەچوە پرۆژەیەەکە جێبەجێکردنی بە دڵنیاییەوە بەشێک لە کێشەکان چارەسەرەکە. وم پێمانە کێشەکان لە ئەسڵدا کێشەی پەیڕە و پرۆگرام و شەریعەت و ناشریعەت کێشەکان کێشەیەکە کە لە دوایی نەخۆشکەوتنی بەڕێز مام جەلال دروست بۆ غیابی مام جەلالە. Ek ji wan rexnên bala navenda biryarê ji hizbê girtiye piştgihexistina rolê Mekteba Siyasî û Komîteya Serkirdatiye. Niha jî bo projeyê civata navend dibêjin ev proje ji organa derketî hevşî wan e ku rolê wan piştgihexistî û dibêjin proje bo qurtarkirina wan kesan e ku niha desalata yekîtî xistîne bin destê xwe. ئەوەی ئەنجومەنی ناوەندیش بەڕاستی جێگەی تەقدیرە بەڵام کێشەکە ئەوەیە ئەنجومەنی ناوەند خۆی یەکێکە لە ئۆرگانە مەنکوبەکانی یەکێتی وەکو کۆی ئۆرگانەکانی تر بە مەکتەبی سیاسی و بە کۆمیتەی سەرکردایەتیشەوە ئۆرگانی مەنکوبن چونکە هیچ ئۆرگانێک لە ناو یەکێتیدا لە ئەنجومەنی ناوەندەوە تا سەرێ ئەوە جگە لە مەڵبند و شتەکانی تر هەر هەمویان لا عەلەتە ئین هیچ دەورێکیان نەماوە لە ژیان و حیاتی یەکێتی نیشتیمانی و دەسەڵات بە مطلقی قۆرق کراوە بە پەیوەندی خوێنی لە ناویەکێتیدا کە پێیان دەگوترێت ماڵبات. Li gorî projeyê civata navenda ya yekêtî tekeskirî ku we pêtiviye berî encamdana civînan cigirine sekretêrê giştî û berpirs û endamên desteya kargerî û Hêro İbrahîm Ehmed şêwir bi wan bêkirin bi merema serxistina civînan.